سڵاوی خوداتان لێبێت بەخێر بێن بۆ چەناڵی کەیتێک. کریستیانۆ ڕۆناڵدۆ ئەستێرەی دیاری تۆپی پێ لە دەرەوەی یاریگاش خاوەن ڕیکۆردی گەورەیە. لەوانەیە بڵێن چەناڵی تۆ تەکنۆلۆژیە چکارت بە وەرزشە. لەگەڵم بن و لایکی ڤیدیۆ بکەن با بزانن پەیوەندی چییە و باسی چیتان بۆ دەکەم. دوێنێ ڕۆناڵدۆ بۆ یەکەمین جار چەناڵی یوتیوبی تایبەت بەخۆی دانا. هەر لە سەرەتاوە هەوادارانی بە گەرمگوڕی پێشوازیان لێ کرد. تاوای لێهات بە کاتژمێرێک زیاتر لە 1 ملیۆن سەبسکرایبی بۆ بێت. لەو کاتێک کە من ئێستا ڤیدیۆی تێدا دەکەم نزیکەی 10 ملیۆن سەبسکرایبی بۆ هاتووە. هەر لە زیادبوونیشە. جا ڕۆناڵدۆ پێشتریش ڕیکۆردی تری هەیە لە سۆشیال میدیا. بۆ نمونە ئینستاگرام 636 ملیۆن فۆلۆوەرسی هەیە کە یەکەم مرۆڤە لە جیهان وەکو تاک ئەو ژمارە فۆلۆوەرسەی هەبێت و لە ئێکس 112 ملیۆن فۆلۆوەرسی هەیە. لێرەدا من مەبەستم ئەوەیە کە باس لە کاریگەری ڕۆناڵدۆ لە سۆشیال میدیا و هۆکاری زۆربوونی فۆلۆوەرس و شوێنکەوتوانی بکەم. ئامادەبوونی کریستیانۆ ڕۆناڵدۆ لە سۆشیال میدیا کاریگەری بەرچاو لەسەر پیشەسازی وەرچی هەبووە لە چەندین ڕۆوە. زیادبوونی پەیوەندی هاندەران ئەکاونتەکانی سۆشیال میدیا ڕۆناڵدۆ ڕێگە بە هاندەران دەدەن ڕاستەوخۆ پەیوەندی لەگەڵدا بکەن. ئەمەش هەستکردنە بە ئینتیما و کۆمەڵایەتی دروست دەکات. ئەمە بۆتە هۆی زیادبوونی دڵسۆزی هاندەران و پاڵپشتی هەم بۆ ڕۆناڵدۆ و هەم بۆ ئەو تیپانەی کە یاریان بۆ دەکات. گەیشتن بە جیهانی هۆشیاری و براند. بە ملیۆنان فۆلۆوەر لە سۆشیال میدیا ئەمەش ڕێگای پێداوە کە بتوانێت براندەکەی بەرز بکاتەوە و سپۆنسەری کۆمپانیا گەورەکان بۆ خۆی ڕابکێشێت. کاریگەری لەسەر ڕەوتەکان. زۆر جار پۆستەکانی ڕۆناڵدۆ لە سۆشیال میدیا ڕەوتەکانی لە جیهانی وەرزش و مۆدەدا دادەنێن. بۆ نمونە پۆستەکانی سەبارەت بە ڕۆتینی ڕاهێنان و خوی خواردن و تەندروستی ئیلهامبەخش بوون بۆ ملیۆنان کەس بۆ ئەوەی شێوازی ژیانی تەندروست بژین. دروستکردنی داهات. بوونی ڕۆناڵدۆ لە سۆشیال میدیادا ملیۆنان دۆلار داهاتی هەم بۆ خۆی و هەم بۆ ئەو تیپانەی کە یاریان بۆ دەکات هەبووە. ئەم داهاتە لە سپۆنسەر و گرێبەستی براند و ڕیکلامەوە سەرچاوە دەگرێت. بەگشتی کاریگەری کریستیانۆ ڕۆناڵدۆ لە سۆشیال میدیا گۆڕانکاری لە شێوازی کارلێکی وەرزشوانان لەگەڵ هاندەران و شێوازی بە بازارکردنی تیپە وەرزشیەکان گۆڕیوە. بۆتە نمونەیەک بۆ ملیۆنان کەس لە سەرانسەری جیهان و هێزێکی بەهێزی جیهانی وەرزشی وەکات بەسەربردن. زیادبوونی فۆلۆوەرەکانی کریستیانۆ ڕۆناڵدۆ دەتوانرێت بگەڕێنرێتەوە بۆ چەند هۆکارێک. یەکەم ڕەسەنایەتی و پەیوەندیداربوون. زۆر جار ڕۆناڵدۆ ساتەکانی کەسی و وردەکاریەکانی پشت پەردە لە ژیانیدا باز دەکات. ئەمە شوای لێ دەکات زیاتر پەیوەندی بە هەوادارەکانیەوە هەبێت. دووەم ناوەڕۆکی ئیلهامبەخش. زۆر جار پۆستەکانی ڕۆتینی لەشجوانی و خوی خواردن و تەندروستی و ساتەکانی خێزانی تێدایە کە دەتوانێت ئیلهامبەخش و پاڵنەر بێ بۆ فۆلۆوەرەکانی. سێیەم بانگەوازی جیهانی. سەرکەوتنی ڕۆناڵدۆ وەک یاریزانێکی پیشەگەری تۆپی پێ وای کردووە ببێتە ئایکۆنێکی جیهانی. هاندەرانی لە هەموو جیهانەوە بۆ لای خۆی ڕادەکێشێت. چوارەم کارلێک لە سەرنجڕاکێشەکان. زۆر جار ڕۆناڵدۆ وەڵامی کۆمنت و پەیامەکانی هاندەرانی دەداتەوە. ئەمەش هەستکردن بە پەیوەندی و کۆمەڵایەتی دروست دەکات. پێنجەم ستراتیژی مارکێتینگ و پرۆمۆشن. پێدەچێت تیپەکەی ڕۆناڵدۆ تاکنیکەکانی استراتیژی مارکێتینگ و پرۆمۆشن بەکار بهێنێت بۆ زیادکردنی شوێنکەوتو و بەشداریکردنیان. ئەم هۆکارانە لەگەڵ بەهرەی ناوازەی ڕۆناڵدۆ و کاریزما بەشداریان کردووە لە فۆلۆوەری زۆری لە سۆشیال میدیادا. زۆر سپاس کە بینەرمان بوون. لە کۆمنت پێم بڵێ ئایا کریستیانۆ ڕۆناڵدۆ دەتوانێت ڕیکۆردی زۆرترین سەبسکرایبیش لە یوتیوب بشکێنێت؟ ئەگەر لایکی ڤیدیۆت نەکردووە تا ئێستا لایکی بکە و ئەگەر نوێی لە چەناڵەکەمان سەبسکرایبی چەناڵت نەکردووە سەبسکرایبیشی بکە.